دیارە نەورۆزی ئەم ساڵ واتە و گرنگی خۆی هەبوو. نەورۆز بۆ گەلی کورد بە جەژنێکداهێنرێ، جەژنێک کە بەرامبەر بەستەمکاران بەرامبەر بەو نادادیە و جەژنی نەورۆز بە جەژنی بەرخۆدان و تێکۆشان سەی دەکرد، واتایەکی تر بە مردنی ستەمکاران یەتەدی وە لەدایکبوونی چەساوەکانە و جەژنی نەورۆز بۆ هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوین و گەلانی میزۆپۆتامیا و قەوقاز و ڕۆژهەڵاتی ناوین و بۆ هەموو جیهان وەکو جەژنێکی ئازادی لەدایکبوونی ئازادی و بەرخۆدان سیر دەکرێت و جەژنی نەورۆز دیارە ئەم ساڵ پەیامی زۆر گرنگی لە خۆی داوە. جەژنی نەورۆز لە قەندیل شێواز و تام و چێژێکی تایبەتی هەیە، بینین کە ئەمڕۆ قەندیل بۆ خۆی سروشتێکی جوانی هەیە و لەگەڵ ئەو سروشتە جوانە دڵڕفێنەی خۆی دەکا کاتێککە داغڵی ناو قەندیلە بیت هەست بە ئارامی و ئاسوودەیی یەکەیت و لەگەڵ ئەوەشدا کە بینیمان درەختەکان و دار و درەختەکانی قەندیل بە لۆگۆی پارتی کرێکارانی کوردستان ڕازاندرابەوە، بە ڕسمی سەرۆگاپۆ ڕازاندرابەوە، بە ڕسمی شەهیدەکان کە ئەمڕۆ بەرخودان و تێکۆشانیان کردو بۆ ئەو گەلێکە ئەمڕۆ ئازادی بەدەستێت وە بۆ گەلێکە بە هەزارەها ساڵ گەلانی کورد لە ژێر چەساو و قڕکردنایە. بۆیە نەورۆزی ئەم ساڵ تام و چێژێکی تایبەتێ بۆ گەلێ هونەرمەندی ڕەسەن لەوێ بەشداریان کرد لە نەورۆزی ئەم ساڵدا و گەلێ ڕۆژنامەنووس لە ئەوروپاوە بەشداریان کردووە لە هەر چوار پارچەی کوردستانەوە خەڵک بە جۆش و خرۆشێکی تایبەتی و ڕووی کرد بۆ قەندیل. ڕاستە ئێمە وەکو گەلی کورد لە هەر چوار پارچە مێژومانیەکە ناسنامەمانیەکە، بەڵام لەبەر ئەوەی ئێمە کەوتونێتە بەردەست پارچەکردن و لە بەردەمی دژمناندای، بۆیە کەلتوری ئێمە جلوبەرگی ئێمە جیاوازیەکێ بوو، هەتا لە ڕووی قسەکردن و ئاخافتنەکانیشمان جیاوازیەکێ بوو. ئەمە بووە بە یەکێتێکی نەتەوەی لە قەندیلا بینیمان و پەیامی حیزبەکان هەبوو لەوێ، بۆیە وا پەیامی گەجەکە هەبوو. پەیامی گەجەکە زۆر گرنگ بوو لەبەرەوەی ئێمە ئەزانین کە ئەمڕۆ باکووری کوردستان لە بەردەم ڕەوشێکی زۆر گرنگایە کە هەڵبژاردن لە چەندمان لەم بانگانەیە هەڵبژاردنە کریا بۆ گەلی کورد یەکلاکەرەوەیەوە چارەنووسی گەلی کووردە لە باکووری کوردستان بە ملیۆنان خەڵک بەشداری نەورۆزی کردبوو، هەتا ئەو ڕێگریانە بەداخەوەکە لەلایەن فاشیستی تورکەوە ڕێگری لە گەنجان کرابوو، بەڵام گەنجان ئەوە ئەستەنگیان تێکشکاندووە لە نەورۆز و ئاگری نەورۆزیان بردە ناو کۆڵانەکان، ناو شقامەکان، سنتەری شارەکان، سەرڕای ئەوەی کە بوومە لەرزە بە سەدان هەزار قوربانی و شەهید هەبوو لە باکووری کوردستانە و ئەمە نەبوو هۆی ئەوەی کە ڕێگری بکرێت لە باکووری کوردستانە. بینیمان کە ملیۆنێ زیاتر خەڵک ئاگری نەورۆزی کردەوە، پەیامیان نابە ستەمکاران، پەیامیانەوە بە ئاکەپە و مەهابە کە ئێمە وەکو گەلی کورد هەمیشە لە نەورۆز بە جەژنی هەڵگیرساندن و بەرخودان و تێکۆشان و ئازادیەی بینین. ئەمڕۆ لە باکووری کوردستان ئاو پیرۆزکرا وا لە پارچەکانی تریش بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان بینیمان تام و چێژێکی جیاوازتری هەبوو، ئەویش بەهۆی ئەوە لە کانتۆنەکانی ڕۆژاوا کە بە خۆبەڕێوەری دیموکراتی ئەمڕۆ لەوێ ئەو سیستەمە جێبەجێکراوە، ئەو سیستەمە لەناو ئەو سیستەمە گەلی کورد و عارەب و گەلانی تر لە ناوچەکە بەشداری ئاگری نەورۆزیان کردەوە، بەداخەوە کە لە ئەفرین چوار هاوڵاتی لە جەندەرێز شەهید بوو بەهۆی ئەوەی کە ستەمکاران ئەکەپە و مەهەبە لەوێ شەهیدیان کردبوونیانش بۆ ئاگری نەورۆز کردێتەوە. سەرڕای ئەم هەموو ئاستەنگی ئەو شارانەی کە لەسەر ڕۆژاوای مەترسانی کە لەسەر گەلی ڕۆژ ئاوایە، بەڵام ئەبینین ئەمڕۆ گەلی ڕۆژاوە گەلێکی زیندووە، ئەتوانین بڵین لەناو ئەم جیهانە خاوەن گێژا و ئاڵۆزیە جیهانێکی پاک و بەرین و مرۆڤێکی بە ئیرادە و خاوەن هەڵوێست و مرۆڤێکە کە ئەتوانین بڵین زۆر جیاوازە لە مرۆڤانی جیهان کە ئەمڕۆ بەرخودان و تێکۆشانەکەن لە ڕۆژاوای کوردستان بە پێشنگایەتی ژنان، ئەو ژنانی کە بوونە سمبولی بەرخودان و تێکۆشان کە گەورەترین دژمنی ئێمە کە دژمنی هەموو جیهان بوو، نەک تەنیا گەلی کورد کە چەتەکانی داعش بوو بە پێشنگایەتی ژن لە ڕۆژاوای کوردستان تێکشکێنرا. ئەمانە لە نەورۆزی ڕۆژاوا پێوەی ئەو مۆرکەی پێوە دیار بوو. ئەگە بینە سەر ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ماوەی نزیکی 6 مانگە بێ لە ناو شۆڕشیەکان کۆشۆڕشی ژەن ژیان ئازادی کە بۆتە پارەدیگما، بۆتە ینی
کە ئێستا لە درشم دەرچووە کە هەموو سنوورەکانی جیهانی تێکشکێنراوە، هەموو سنوورەکانی جیهان بە دروشمی ژن ئازادی ڕنگدانەوەی یاوە و نەورۆز لە ڕۆژهەڵاتی کوردستان پیرۆز کرا کە لە یەکەم ڕۆژە کۆماری ئیسلامی ئێران ینی ئاستەنگی زۆریان دروست کرد بۆ کەوانویستیان بە مەشغەڵی ژن ئازادی نەورۆز پیرۆز دەکەن بچنە سەر گۆڕستانی شەهیدان. لەوێ ئاستەنگی زۆر کرا، بەڵام خەڵکی خۆڕاگری ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی نەک تەنیا گەلی کورد گەلانی تریش بەشداری و ئاگری نەورۆزەیان کرد بە پێشنگاتی ژنان و گەنجان. ئەو ئاستەنگیان تێکشکان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەورۆز و دروشمی ژن ئازادیان تێکەڵ کرد. ئەمیش بۆ خۆی بەرخودانێکی ترە، بۆ خۆی ئازادیەکی ترە لە ڕۆژهەڵاتی کوردستان و تا ئێستا ئەو بەرخودان و ئەو شۆڕشار بەردەوامە. و لە باشووری کوردستانیش بینیمان کە لە قەندیل وەک باسمان کرد پێشتر کە چۆن پیرۆز کراوە لە سەنتەری شارەکانی کوردستانیش وەکو هەولێر و سلێمانی بە ڕەنگا و ڕەنگ بە هەمە ڕەنگی پیرۆز کرا. و لە ئەوروپاش بە شێوەیەکی تر کوردانی ئەوە لەگەڵ گەلانی ئازادی خوازانی ئەوروپا بە شێوەیەکی جیاواز نەورۆز دەرکەوت. بۆیە پەیامی گرنگ هەبوو. یەک لەو پەیامە گرنگانەی ترکە هەبوو داوای بە یەکدەنگی گەلی کوردگەلانی ئازادی خواست، داوای ڕزگارکردنی ئازادکردنی جەستەی فیزیکی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان بوو کە لە دایکبوونی ڕێبەر ئاپۆ نزیکە بێتەوە لە 4 نیساندا. داوای ئازادکردنی فیزیکی جەستەی ڕێبەر ئاپۆ هەموو زیندانیانی سیاسی لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستانمان کرد کە بینیمان چۆن ژنان پێشنگایەتیەکەن بۆ شۆڕشەکان، چۆن پێشنگن و لە ئاگری نەورۆزیشا پێشنگایەتیان کرد. ژنان مۆرکی ژنان پێوەی دیار بوو لە هەر چوارپارچی کوردستان و لە ئەوروپا کە چۆن پێشنگایەتی بۆ نەورۆزەکەن. لە هەموو سەردەمێکدا زوحاکێک هەیە، لە هەموو سەردەمێکا کاوەیەکیش هەیە. لە سەدەی ئێستەی ئێمە مەزلوم دۆغان کاوەی ئێمەیەکە بە جەستەی خۆی ئاگری نەورۆزی کردەوە. ئەمە بۆ هەموو ساڵێک لە دوای ساڵی 1970 کە یەکەم کۆبوونەوەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان لەگەڵ هەواڵەکانیدا لە کاتی نەورۆزە ئەو کۆبوونەوەی دەست پێ کردووە، داوای ئەوەی کرد کە گەلی کورد و کوردستان و خاکی کوردستان داگیر کراوە. و بۆیە هەمیشاڵین نەورۆز لە سەرهەڵدان و بەرخودانەکان و دەستی پێکردەوە بۆ گەلی کورد، بە تایبەتی گەلانی تیژ، بەڵام بۆ گەلی کورد واتایەکی زۆر زۆر گرنگە. لە 1970 تاکو ئێستا ساڵ بە ساڵ بەرخودان و ئاگری نەورۆز زیاتر ئەکرێتەوە مەشغەڵ لەسەر چیاکانی کوردستان کەەوە نەریتێکی گەلی کووردا ئاگری نەورۆز ئەکرێتەوە. ئەو مەشغەڵە بۆ ئێمە ئازادی و بەرخودان و تێکۆشانە، بۆ ستەمکاران سووتاندنی جەستەی ستەمکاران و لە ناوبردننی ڕۆحی ئەوانە. و ئەبینی نەگەلی کورد، گەلی عارەب، گەلانی تریش بەشداری ئاگری نەورۆزەکەن. لەبەرەوە تەنیا گەلی کورد لەناو ئەم سیستەمە دەسەڵات خوازیە تەنیا گەلی کورد زوڵمی لێ نەکراوە. ڕاستە بە دەرەجەی یەک ئێمە زوڵمان لێکراوە، بەڵام گەلانی تریش وەکو فارس و عرب و تورک زوڵمی لێکراوە. بەڵام کە ئەبینین کە ئێستا ئەمڕۆ گەلێکەیە کە بە فکر و فەلسەفە و پارادەیگمەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان تێکۆشانەکە بۆ ماوەی 50 ساڵە ئەو خەباتە بەردەوامە کە ئەم نەورۆزە 50هەمین نەورۆز بوو کە ئاگری کردەوە. و گەلانی تریش لەناو ئەم سیستەمە و لەناو ئەم فکرە و لەناو ئەم پارادیگمە جێگای خۆیانیان کردەوە کە ئەزانن ئەمە داوای یەکسانی و ئاشتی و ئازادی و دیموکراتی نەک تەنیا بۆ گەلی کوردە، بۆ هەموو گەلانی ناوچەکە بەیەکەوە بژین. بۆیە گەلانی تریش لەناو ئەم تێکۆشانە جێگایان کردووە لە تێکۆشانەکان لە بەرخودانی چیاکانی کوردستان. گەلانی تریشی تیا، هەتا گەلە ئەوروپیەکانیشی تایەکە ئازادی تەنیا بۆ گەلی کورد نییە. پارادیگمەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان ئەمڕۆ سنوورەکانی جیهانی بڕیوە بۆ هەموو گەلانی جیهان و ڕۆژهەڵاتی ناوینە. بۆیە ئەوان خاوەن لێی دەرەکەون. و جارێکی تر بۆ گەلی کورد زۆر گرنگە گەلێکین کە ئێستا هەتا لە ڕێگای ئەخافتنەکانمانەوە کە لەگەڵ ڕۆژنامە نووسەبیانیەکان لە قەندیل ئەمان کرد زۆر بەلایەنەوە سیر بوو کە ئەمڕۆ کوردێکەیە 50 ساڵە تێکۆشان ئەکات، خەباتێکەیە بە فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان کە کوردێکە خاوەن ئیرادەیە، کوردێکە تەسلیم نەبووە وەکو کوردەکانی پێشوونیە کە تەسلیم بوو دایم پاژەڕۆی دژمنان و داگیرکەران و چاویان لە وڵاتانی تر بێ ئازادیان بۆ مسۆگەرکردن نەخێن. ئەمڕۆ کوردێکەیە کە چاوی تەنها لە گەلەکەی خۆیەتی لە تێکۆشانی خۆیەتی بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ و تێکۆشان و
بەرخودانی چیاکانی کوردستان کە ئەبینین چۆن دژمنانی ئێمە دەوڵەتی تورکیا لە 2015ەوە تاکو ئێستا ئۆپراسۆنەکانی باشێوەی جیاجیا دەستی پێکرد کە مەبەستی ئەوە بۆ نکۆڵکردنی و قڕکردنی گەلی کورد بێ بەڵام ئێمە بە سەلمانمان کە بە خوێنی شەهیدانی یەکەم و بە تێکۆشانی ئەو کوڕکچانەی کە لە شاخەکانی کوردستانە بە تێکۆشانی ئەوانەی کە لە سنتەری شارەکان ئەمڕۆ بەرامبەر بە ستەمکاران بەرامبەر بە ئەکەپە و مەهەپە وەستاوینە بەرامبەر بە دژمنانی دەوڵەت نەتەوە وەستاوینێتەوە لەبەر ئێمە خاوەنی فکرین خاوەنی پرۆژین لەبەرەوە ئێمە گەلی کورد ئەم جارە بە پرۆژەوە داغڵی ناو کۆبوونەوەکانی جیهانە بێت خاوەنی پرۆژەیەکی خۆمانی کە ئەویش لە نەتەوەی دیموکرات کۆنفڵازمی دیموکراتیدا خۆیان گرێتەوە بۆیە گەلێکی خاوەن ئیرادە و گەلێکی خاوەن تێکۆشانین بە ڕۆحی شەهیدان ئەو تێکۆشانە ئەو نەورۆزانە پیرۆزەکەین. چۆن ژنان لە چیاکانی کوردستان ئەمڕۆ تێکۆشانەکەن بەرامبەر بە دژمنانی ئێمە هەتا چەکی قەدەغەکرا و بەرامبەر بەکارهێنرێ و ئەو ژنانە پێشنگایەتیەکەن لەو تێکۆشانەدا و چۆن ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دروشمی ژن ژیان ئازادی کە ئێستا بۆتە فەلسەفە بۆتە پارادیگما لە تەواوی سنوورەکانی جیهانی بڕیوە ئەو دروشمە چۆن ژنان پێشنگایەتیەکەن ئەو ڕۆحی ژنان و بەرخودانی ژنانە کە ئەمڕۆ لە فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە جارێکی تری ئێمە ڕۆحێکی زیندوو هاتوۆتەوە بە بەرمانە ژنێکی خاوەن ئیرادەی ژنێکین کە داکۆچەکەین لە ناسنامەی خۆمان ئێستا ئەتەشی خۆمان هەیە و خاوەن بڕیارین و لە چوارپارچەی کوردستان بە پێشنگایەتی ژنان تێکۆشانەکرێ بۆیە مۆرکی ژنان لە نەورۆزە کە ئەمڕۆ ژنێک بە سمبولی نەورۆز پێشنگایەتی کردووە پێشنگایەتی بۆ ئەو تێکۆشانەکەت. و نزیکبوونەوەی چواری نیسان کە لە دایکبوونی ڕێبەری مرۆڤایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانە ئێمە وەکو گەلی کورد کە ئێمە وەکو ژنانی ناو تەفگەری ئازادی کە هەموو ساڵێک بەرنامە و کۆمەڵێ چالاکی خۆمان هەیە لەو ڕۆژەدا و یەک لەو چالاکیانەمان ئەم ساڵ نزیکەی هەفتە نەمامە بێنی لە باخچەکانی ڕێنین و چالاکیەکەین و سیمینار و چالاکیەکانمان بە سیمینارەکەین پەروەردەکەین لە چواری نیساندا بۆیە چواری نیسان تایبەتمەندێکی خۆی هەیە و نەک تەنها بۆ ڕێبەری مرۆڤایەتی بەڵکو بۆ هەموو گیانی کردەوە بە گیانی گەلی کووردە کە گەلی کورد گەلێکی ستەم لێکراوە و یەک لە پەیامەکانی تری کەجەکە ئەوە بوو کە پەیمانی لۆزان لە مانگی حەوتە پەیمانی لۆزان تێکەشکێنرێت و جارێکی تر کورد بە فکرێکی نوێ بە پرۆژەیەکی نوێ بۆ 100 ساڵی ئایندە خۆی ئاماداکەەوە بە تێکۆشان و بەرخودانەوە خۆمان ئاماداکەین. دیارە لە دایکبوونی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان وەگوتمان ژیانەوەی گەلی کووردە ژیانەوەی تاکی گەلی کووردە کە ئەمڕۆ گەلێکی کوردێکی شکست خواردوونین کوردێکی خاوەن ئیرادەین بە تایبەتی بۆ ئێمەی ژنان ئەگەر نەتەوەکان و یا پیاوەکان جارێ قەرزاری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بن ئێمەی ژنان بە دەیان جار خۆمان بە قەرزاری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان نەزانین و ئەو قەرزەش لە پێناوی تێکۆشان و ئازادی و لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و ڕێو ڕێبازی شەهیدان بەردەوامەکەین.